خۆشەویست لەگەڵتان بەردەوامە بین لەم تەوەرەی بەرنامەکەماندا باس لە پرسێکی گرنگەکەین ئەویش ڕۆڵی ژنانە لە سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتیشدا ڕۆڵی ژنان لە یارمەتیدانی ژنانی کەرکووک و کردنەوەی دەرگای ئیرادە و هێز و لەگەڵ هەبوونی چەندین قەیران کە تووشی توانەکانی ژنان و ڕۆڵی ژنان ئەبێتەوە ئایا ژنانی کەرکووک تا چەند ڕۆڵیان بینیوە لە سەرخستن و بەرنامەداڕێژی و پلانسازی بۆ یارمەتیدانی ژنانی کەرکووک بۆ مەبەستەش میوانداری خات و دیمەن محەممەدمان کردووە لێپرسراوی یەکێتی ژنانی کوردستان لقی کەرکووک هەروەها لە هەمان کاتدا مامۆستا سروە فازڵ لێپرسراوی بەشی ژنانی مەڵبەندی دوو لە شاری کەرکووک زۆر بەخێر هاتن مامۆستا سەرواگەر شەیەکی گشتی باسی گرنگی ئەم هەڵبژاردنە بکەین سەرەتاوە گرنگی بەشداریکردنی ژنان خۆشبەختانە بینیمان ژمارەیەکی باشی ژنا خۆیان کاندید کردووە بە هیوای کە سەر بکەون و سەرکەوتنی ئەوان بۆ ئەنجومەنی پارێزگا تاکو چەند کاریگەریەکی باشی ئەبێت. بەیانی بینێرانی بەڕێزمان باش بەیانی هەڵبژاردننی سەرکەوتنتان باش بەیانی سەرکەوتنی هەڵبژاردنتان باش. سەرەتا دەستخۆشتان یەکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە کە ئێمە دەنگمان بگاتە ژنان لە ماڵەوە یەکە بە یەکە ژنانی ئازا و بەهێزی کەرکووک ئێمە لەوە دەست پێکەین کە ئێمە لیستێکمان هەیە لیستێکی 142 هێز و ئیرادەمانە بەڕاستی لیستێکی بەهێزە بەڕاستی کاندیدە ژنەکانمان لە هەموو شەرائحی چینی تۆژەکانی کەرکووک تێتی و هەمووشی خاوەنی ئەزمموی باشە هیوای سەرکەوتنێکی باشیان بۆ خوازیین لێرەوە پیان ئەڵێن ئێمە پێش هەموو شتێ ئەبێ هەموو شتێ لەبیر بکەین ڕۆژی هەژدەی دوانزە پێشمەرگە یاسا هەر چۆن ژنانی کەرکووک خۆڕاگر بوونە بەهێز بوونە ئازا بوونە لە شارەکانی تر بەرەو توندوتیژی زیاتر چوونە زیاتر ئێمە پێمانوترێ مەناتەق ساخینە و شوێنە گەرمەکان کە شوێنێکی ئەوە بووە بە بەردەوامی زروفی ئەمنیمان باش بووە نەبووە ئەفۆن بەڵام ئێمە هەر خۆڕاگر بووینە ئەبێ هەمومان بچینە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەین بەو کاندیدەی کە خۆمان قەنەعەتمان پێێتی بە تایبەتی کاندیدە ژنەکانمان هەمووی کەسانی باش و بەڕێزن لە خەڵکی کەرکووکی ڕەسەنن هەمومان دەنگیان پێ بدەین بۆ سەرکەوتنی لیستەکە دوای ئەوە ئێمە ئەبێ ئەجا پلانێکی ئەومان هەبێ کە چی بکەین لەم شارە کە وەکو جەژنی لێدێ ئەو ڕۆژە ئیشەڵاش هەر تەپڵی سەرکەوتنە کوتین و زیاتر و زیاتر ئێمە گەشتبینین کە زۆرترین دەنگدێنین لە کەرکووک و یەکەمین دەنگش دێنین بە تایبەتی پێم خۆشە ژنەکانمان سەرکەون نەوەکو بە کۆتا وڵا بە دەنگی خۆمان با سەرکەوین ئەگە ژن دەنگ بداتە ژن ئەگە خۆمان لای ڕوون و ئاشکرا لای هەمومان کە ڕێژی ژنان زیاترە لە پیاوان ئەگەر ئێمە هەمووان دەنگ بدەینە ژنەکان و دەنگ بدەینە پیاوەکان و دەنگ بدەین لەستی 142 ئەو کاتە ئێمە سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست دێنین و دوای ئەگە دەنگت نەدا پەشیمانی دادت نادا دەرفەتێکە کە 18 ساڵە ئێمە چاوەڕی ئەو دەرفەتەمانە ئەبێ هەمومان زۆر بە ئازانە بەیانی زوو هەستین و بڕینە سەر سندوقی دەنگدان و سندوقەکە بڕازێنینەوە بە دەنگە جوانەکانمان. دیمەن خانپا من بگەڕێمەوە لای تۆ لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەرنامەداڕێژی بۆ کۆمەڵێک بابەتی گرنگ و بەپێس کردووە بۆ بابەتی ژنان لە شاری کەرکووک چ بەرنامەیەک یاخود پلانسازیەکی کردووە بۆی ببێتە هۆی کردنەوەی سیستەمێکی نوێ بۆ ڕۆڵی ئافرەتان لە شاری کەرکووک. زۆر باشە بەیانیتان باش دەستان خۆش بێ بە هیوای ڕۆژێکی خۆش تەندروستێکی باش بۆ هەموو کوردستانیان و بە تایبەتی بۆ کەرکووکی خۆشەویست هیوادارم باری دەرونی هەموو لایەک باش بێ و بەرەو باشی بڕۆ لە هەمان کاتە گەرد لە هەر شوێنێکە باری تەندروستی و باری کۆمەڵایەتی ئارام بێت شوێنێکی ئارامیشمانە بێ و ئەتوانی دەستکەوتی باشمان هەبێ دیارە لیستی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێک هەر لە سەردەمی خالی خۆشببوو بە ڕێزمان جەلالەوە هەموو کاتێ بەرنامەدا ڕێژی کردووە هەموو کاتێ پلانی باشی هەبووە بۆ سەرکەوتنی کادرەکانی بۆ سەرکەوتنی ژنان لە هەموو مەجالەکانە ئێستش ئەبێ ئەم لستە بە هەمان شێوە لە شاری کەرکووکە ئەوەی بیر نەچێتەوە کاتی خۆی کێدای ڕشتووە کێ پەیڕۆپرۆگرامی داناوە بۆچیش دایناوە بەچی ئامانجێک دایناوە ئەبێ ئەم لیستی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەتا ماوە نابێ لەو پەیڕۆپرۆگرامە دەرچێ نابێ لەو ئامانجەش لابە
ئەتوانین بڵین هەلێکی ڕەخسانووە شتی زۆر باشی کردووە بەڵام چاوەڕوانی باشتریش ئەەکەین بۆ نمونە ساڵ بە ساڵی یان مەرحەلە بە مەرحەلە پرۆسە بە پرۆسە خواست زیاتر ئەبێ داخوازی زیاتر ئەبێ معانات زیاتر ئەبێ داواکاری زیاتر ئەبێ مەشاکل زیاتر ئەبێ بۆ ئەمانە بۆ هەموو ئەم ئەگەرانە ئەبێ یەکێتی هەموو کاتێک چۆن پێشنگایەتی کردووە ئەبێ هەموو کاتێ لە تازەگەری و پێشنگایەتیا بێ ئێستا پەیامێکی زۆر باشی هەیە هەم دوو پەیامی زۆر باشی یەکێکی پەیامی پێکەوەیە پەیامێکی ئەوەیە هەمومان پێکەوە دەست لە ناو دەستی یەک ئەجەنگین بەبێ جیاوازی بەڵام ڕەنگە هێشتا وەکو ژنان هێشتا ڕەنگە ئەو تموحی کە ئێمە ژنان هەمانە ئەو تموحی کە ژنان هەیبووە ئەو خەباتی کە ژنان کردوێتی ڕەنگە هێشتا وەکو پێویست نەبێ بۆ ئەوش هۆکار زۆرە ئێمە ئەگەر هەمومان لە هەموو هۆکارەکانە دەست بەرین هەموو ئەگەرەکان هەموو هۆکارەکان دەستی بۆ بەرین چارەسەری بکەین گفتوگۆی باش بکەین ڕەنگە بتوانین ئەو ئامانجەی کە ئێمەی ژنان و کە ئێمەی لاوان و کە ئێمەی هەواڵان هەمانە ڕەنگە بمانوێ بەدەستی بێنین ئێمە هەموو کاتێک بۆیە داوای حەق و مافی زیاتر ئەەکەین بۆ لەبەرەوەی ئێمە نوێنەری کۆمەلگاکەمانی نوێنەری ئەندامانمانی نوێنەری خەڵکی ئەو خەڵکەین کەوا ئەنفال کراوە ئەو خەڵکەین کە جینۆسایت کراوە ئەو خەڵکەین کە معاناتی هەیە ئەو خەڵکەین کە دیهاتی ڕووخاوە هەمووی ڕوبەڕووی ئێمە بێتەوە ڕەنگە هەموو کەسێ وەک پێویست نەگاتە لای مەسوولی مەڵبەند هەموو کەسێ نەگاتە سەرکردایەتی هەموو کەسێ نەگاتە بەڕێز کاک پاڤێڵ و کاک قوبات بەڵام هەمویان ناچارن ڕوو لە ئێمە ئەکەن ڕوو لە ناوەندەکانی ئێمەکەن ڕوو لە لقەکان و کۆمیتەکانی ئێمە ئەکەن وەکو کادر بەردەوام چیلەوە بە تەلەفۆن داخوازیەکانیان داواکاریەکانیان معاناتەکانیان بە ئێمە ئەڵێن ئێمە بۆیە پاڵپشتی ئەم لستە ئەەکەین بۆ ئەوەی کەوا زۆرترین دەسەڵات بەدەستبێنین زۆرترین کاندیدمان دەرچێت لەم پرۆسەیە بۆی بتوانین کە ئێمە لە چۆن شاری کەرکووک شارێکی فرەنەتەوەیە و فرە ئاینیە ئێمە با ئەگەر ئێمەی کورد دەست لە ناو دەستبین ئێمەش با گیانەکرێنەوە لە کەرکووک و هەروەکو جاری جاران و چۆن لە مێژووە هەر کەرکووک فرەنەتەوە بووە و فرە ئاین بووە با ئێستا ئێمەی لێ بەدەر نەخەین لەبەر کەم و کورتەکانمان ئەبێ ئەم لستی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر لەوە زیاتر لە ئامادەکاریە بێ زۆر لەوە زیاتر لە پێشکەوتن و تازەگەریە بێ بۆ ئەوەی کەوا بتوانین زۆرترین خزمەت بکەین دیارە ئێستا ئەتوانین بڵێن بە خۆشحاڵیەوە کە مەجالێکیان داوە یان دەرگایەکیان کردوێتەوە بۆی وەکو مامۆستا سروە باسی کرد کە ڕێژەی ژن لەم پرۆسەیە هەبێت ئەمە ئێمە دیارە جێی دڵخۆشکەرەی ئێمەیە ئێمە حەزەکەین هەموو ئەو ژمارە کاندیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی کرد حەزەکەین هەمووی دەرچێ لە ناویشیانە کاندیدە ژنەکان بۆ کاتێ ڕێژەی ژن چووە پۆستەکانی ئەنجومەن و پەرلەمان و سەرکردایەتیەوە ئێمەی ژنان دەسەڵاتمان زیاترە ئەو کاتە ئەتوانین خواستی و داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکەین ئێمە ئەکە کاتی خۆمان لە دەسەڵاتانە بین ژن لە دەسەڵاتانە بێ ژن لە حکومەتانە بێ ژن لە سەرکردایەتیانە بێ با هەتا ئێوارە خەڵ بێ داواکاری لە ئێمە بکا وەکو کۆمیتەکان و وەکو ڕێکخراوی ژنان ئەو کاتە ڕەنگ ئێمە ئەو دەسەڵاتەمان نەبێ کە ئەو خواستی خەڵکە جێبەجێ بکەین ئێستش بە هەموو شێوەیەک بە هەموو ئەو قەیرانی کە بەسەر کوردستانە هاتەوە بە تایبەتی کەرکووک تایبەتمەندیەکی خۆی هەیە تا ئێستا بە ناوچە کێشە لە سەرەکاندا ئەنرێ تایبەتمەندیەکی خۆی هەیە لەگەڵ هەموو ئەوانەیە ئێمە توانیمانە وەکو ناوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێتی ژنان توانیمانە بەو ئیمکانێت و دەسەڵاتی کە هەمانە توانیمانە خزمەتێک بکەین توانیمانە هەوڵێک بین بۆ ئەم خزمەت دیارە هەندێک جارەگەر باسی خزمەت بکەی خەڵ بە شێوەیەکی کاڵێ خۆ من خزمەکارنی بچم خزمەت بکەم نەخێر ئێمە هەر کەسێکمان لە ئاستی خۆمانەوە بەرپرسین لە ئاستی ئەو بەشێک کە پێمان سپێردراوە بە تایبەتی ڕێکخراوی یەکێتی ژنان پێنج بەشی سەرەکی هەیە هەر پێنج بەشەکە مەسوولە لەوەی کە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە مەجای تەندروستیە مەجای کۆمەڵایەتیە مەجای یاسایی و قانونیە مەجای پرۆژەیە کە بۆ ژنان هەلی باشمان ڕەخسانووە دەرگامان کردوێتەوە بۆ ژنان بتوانن بێن لەسەر قاچی خۆیان بۆستن کە ئێمە وەکو ئەوەی کە شوێنێکی تایبەتیمان هەیە هەندێک جار ژنی زۆر بەهرەدارمان هەبووە بەهرەمەندمان هەبووە ڕەنگە ئیمکانی ئەوەی نەبوو بێ لە ماڵەکەی خۆیان ڕێگەی ئەوەی نەبوو بێ کاری دەستی بکە یان ئیشەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام توانیمانە ئێمە بەو ئیمکانێتە و بەو وەزع و بارودۆخەیشەوە توانیمانە هەلێک بۆ ئەو ژنانە بڕەخسێنین کە بتوانن ئەمڕۆکە لەسەر پێی خۆیان بۆستن بۆ خزمەتکردی خێزانەکانیان ئێمە هیچ کاتێک
هەموو کاتێک پشگیری لە ژنان ئەەکەین کەوا بتوانێت خزمەت بکە و ئێمەش چاومان لەو نییە کە بتوانین مەقابلی ئەو خزمەتی کە ئەو ژنانە ئەیکەن ئێمە پارێکیان لێوەرگین نەخێر هەموو کاتێ ئێمە هەلی ئەومان بۆ ڕەخسانون ئەو ژنانە بتوانن بێن لەوێ کاری دەستی خۆیان بکەن ئەو ئیشە جوانی هەموو کاتێ ژنی کورد پێشنگ بووە لە ئیشی جوان لە خواردنی جوان لە جلوبەرگی جوان لە ڕازانەوەی ماڵ لە هەموو شتێک ئێمە ناکرێ ئەم توانای ژنانە بشارینەوە لە ماڵەوە چۆن ئەڵی دەرگای لەسەر داخین و کەس نەیبینێ لە ناو چوار دیوارێکا بێ لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە لە ڕێی بەشی ژنانی مەڵبندەوە ئێمە توانیمانە هەموو کاتێک لە مەکتەبەکانە لە مناسبەکانە لەگەڵ مامۆستا سروەیە لەگەڵ ژنانی هەموو هەواڵانی ژنان توانیمانە ساحەیەک بۆ ژنان دابین بکەین مێز و تەرتیباتمان بۆ ڕازانونتەوە ئەو ژنانەمان هێناوەتە سەرەوە لەوێ کار بکەن و ئیش بکەن هەموو کاتێ ژنان گلەی ئەومان لێکەن ئێمە کچەکانمان مناڵەکانمان خریجە دانەمەزراون ئێمەش هەموو کاتێ بە حکمی ئەوەی ناچی لەگەڵیانە بڵین ئەرەوەڵا وایە و ئەی چی بکەین و ئەی دەسەڵاتمانیان نەخێ وتومانە کات هەتا تۆدا ئەمەزری وەرە کار بکە وەرە ئیش بکە ببە ساحب داهاتی خۆت من بۆ خۆم سەردەمی لە دوای ڕاپەڕینە توانیم ئەگەر تۆزی خەیاتیم ئەزانی توانیم لەو کاتات بۆ خۆم خەیاتی بکەم بتوانم لە مەحمەلێکی ئەهلیا ئیش بکەم تاکو مناڵی خۆم و خێزانی خۆمی پێ ئیرادە بتەم و پێ چۆن ئەڵێ پێ بەخێو بکەم ئێمەش ئێستا لەبەروی ئەو تەجروبەیەمان بینیوە بە هەمان شێوە لە کەرکووکە ئێستا وەکو دوای ڕاپەڕی وایە بمانەوێ نەمانێت لەوانەیە خەڵکانێک ڕەنگە ئێستا گاڵتەی بە قسەکانمان نابێ نەخێر ئێمە وەک ئەو وایە هەم کەرکووک تازە لە دایک بووبێ هەم تازە ئازاد کرابێ بە حکمی ئەوەی قەیرانی زۆر بەسەرا هاتووە نەهامەتی زۆر بەسەرا هاتووە هەر جاری شتێکی بەسەرا هەیە لێرەشەوە جارێکی کە ئێمە وا خۆمان ئامادە کردووە ژنان هەموو کاتێ هەوڵمانداوە پێشنگ بین لە شاری کەرکووکە ئەگەر ئێمە وەکو یەکێتی ژنان و مامۆستا سروە و ژنانی مەڵبەند و هەموو ئەو ژنانانەی ئێمە هەموو سێ مەڵبەندمانەیە لە شاری کەرکووکە بەشی ژنانی هەیە و کادری ژنانی هەیە و هەواڵی ژنی هەیە ئەگەر ئێمە پێشمەرگە ئاسا نەبین و پێشنگایەتی ژنانی کەرکووک نەکەین ڕەنگە ئەو ژیانی کە ئێستا لە کەرکووکە هەیە ڕەنگەن ئەوەیش نەبێت ئێمە هەوڵمان ناوە ژیان خۆشکەین دروشمەکەی ئێمە شوایڵێن ژن خەبات ژیان ئێمە ئەوە دروشمی یەکێتی ژنانە ئەمە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە هەمومان ئەبێ بەو جۆرە خزمەت بکەین خواست و داواکاری زیاترمان لە لستی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لەبەرەوەی بە لستی خۆمانی ئەزانین لەبەرەوەی خەباتمان بۆ کردو و شۆڕشمان تیاداوە زۆر باشە دەستخۆش دیمان خان مامۆستا سروە تاکو چەند ژنان لە شاری کەرکووک سەبارەت بە گرنگی ئەم هەڵبژاردنە وشیارن تاکو چەند ینی تەوعیە بڵاوکراوەتەوە یاخودی شێر کراونەتەوە کەوا ئەم هەڵبژاردنە مەسیریە چارەنم سازە بۆ کوردی شاری کەرکووک و بێگومان هەموو قەزام ناحیانی کە سەر بە شارەکەن هەر بۆیە تاکوشان ژنان ئامادەن کە لەو ڕۆژەیە بەشدار بمچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگدەن بە هاوپەیمانی کەرکووک دەنگدەن بۆ کاندیدانی کە ئەتوانن خزمەتیان بکەن ئێمە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە کەرکووک قەڵای سەوزە ئێمە هەمومان لە قوتابخانەکەی بەڕێز ڕەوانشاد مامجەلال گەورە بووینە چاومان کردوێتەوە بۆ نمونەی زیندوو باشش ئەوە بووە کە خاتوو هێرۆخان کە نمونەیەکی زیندوو بووە کە چەند معاناتی کێشاوە لە شاخ شان بەشان بەڕێز مامجەلال ئێمە گەیاندوێتەوە ئەم ڕۆژە ئازاد و خۆشە ئێمەش ئەبێ ئەو نمونە زیندووە هەر لەبەر چاومان بێ ئێمە شان بەشان پیاوەکانمان براکانمان برا پێشمەرگەکانمان کوڕەکانمان ئێمە خۆمان وشیارکەینەوە ژنانمان وشیارە ژنانمان ئاگدارن ئیستا چاویان زیاتر کراوەوە بە تایبەتی ئیستا تۆڕە کۆمەڵایەتەکان جارێ شتەکە ڕووی نەداوە بڵاوەکرێتەوە ئەگە بە ئیجابی و بە سلبی ژنان هەمووی ئاگدارن کە ئەبێ بچنە سەر سندوقی دەنگدان و چووکە ئەمە دەنگدانێکی مەسیریە بۆ کەرکووکە بۆ خۆمانە بۆ ئەوەیە خۆشگوزەرانی خۆمانە بۆ ئەوە نییە جیاوازە لەگە پەرلەمان بۆ نمونە ئەندام پەرلەمانێک کە ئەچێتە بەغدا لەوێ بەڵێ داکۆکیمان لێکە بەڵام وەکو ئێرە نییە کە ئەم ئەنجومەنی پارێزگایە دوژمنێکمان هەیە کە ئەوش هاوزمانی ئێمە نییە هەوخەباتی ئێمە نییە بە هەموو کاتی ئێوێ بمانسەڕێتەوە لەم شارە لەم شوێنە ئەوێ خۆی بێتە خاوەنی کە ئێمە خۆمان خاوەن ڕەسەنی ئەم شارین ژنان هەتا حدێکی زۆر باش وشیارە ئێمەش ینی درێغیمان نەکردو قسوورمان نەکردووە هەر ڕووی تێمان کردووە کە بۆیمان ڕوون کردوێتەوە بەڵام لێرەوە من بە ژنان ئاماژەی ئەواکەم کە نابێت لە مافی خۆی
واز بێنێت ئەبێ هەموو کاتێ داکۆکی لە مافەکانی خۆی بکات یەکێ لە داکۆکی مافەکان من ئەوەی ئیسە تۆ دەنگ بدا تۆ ئیشوکاری خۆت جێبەجێ بکە ئەوەیە کە تۆ دەنگ بدەیت دوای گلەیەکانی خۆت بکە هەتا کوێمە ئێستامە ئەنجومەنی پارێزگامان نەبووە محامیەکمان نەبووە کە دیفاعمان لێکە ئەمە ناوی ئەوترێ پارێزەر و پێ ناوی ئەوترێ محامی کە دیفاع لێمەکە بە تایبەتی ژنەکانمان ژنەکان معاناتی ئێمەیان کێشاوە هەمویان خەڵکی ڕەسەنی کەرکووکن کەسی بەڕێزن خاوەنی بڕوانامەی بەرزن معاناتی ئێمەیان کێشاوە ئەڕۆن لەوێ داکۆکی لە مافەکانمانەکەن بەڵام وەکو ئەوەیە کە متهمێک یان ئەها تاوانبارێ بچێتە بەرامبەر حاکم هیچ محامێکی پێنەبی ئێمە ژنانی خەڵکی کەرکووکرد ئەوها ژیاوی بەڵام لەمە دووە ئێمە دڵخۆشین کە ئێمە ئەم لستەی ئێمە هیوای ئەوە ئەخوازین ئێمە دوو ژن ینی دەرئەچێت بە مسۆگەری چونکە دەنگەکانمان زۆرە وەکو ئەم ڕۆژە بارانە خۆشە بەقەدە و بارانە دەنگمان پێەیە بەڵام ئێمە هیوای ئەوە خوازین سێ ژنشمان دەربچێت چونکە خۆمان قایمەکە دیارەکە چەندێکە لەوە ناڵین وڵی سی هەرچی کاندیدەکە دەربچێت پێمان خۆش هەرسیەکی قوما بێ بەڵام ئێمەش بەڕێز مامجەلال هەموو کاتی ڕامانی هێناوە لەگەڵ ئەوەی کە ئێمە یەکسان بین مافی پێکەوە ژیان وەکو ئاماژەی پێکردو بە ڕێزی ڕەوانشاد کە ئێمە چەپکە گوڵەکەین پێمان خۆشە باژنێکی عربش دەرچێ دیفاعی لە خەڵکەکەی خۆی بکات و لە نەتەوەکەی خۆی ئێمە ژنانوکی کورد دیفاع و تورکمانێکش با دەرچێ ئێمە ئەمانە هەمووی خۆشکوبرای ئێمن لەم شارە پێکەوە ژیاوین زمانیشی هەموو زمان یەکە زانین خۆشبەختانە ئێمە عربیە زانین و ئەوانش کوردی زانن و ئەوانە جلی کوردیەکەنە بەریان لە نەورۆز وەکو خوشکوبرا ژیاوی لێرە بەڵام لێرە شتێتر هەیە کە دەسەڵاتێک هەیە لە دەرەکیە لە دەرەوەی پێی خۆشە ئێمە ئەم شارە تێک بچێت بەڵام ئێمە وشارەوە بووینە ژنانشمان وشار بۆتەوە کە ئەو دەسەڵاتە ئەیوێ تێکدەرە ئەوێ ئەم لستە سەر نەکەوێت ئەوێ ئەم هەڵبژاردنە هەر ئەنجام نەدرێ هەوڵێکی زۆریاندا بەڵام ئێمە لێرە دەستخۆشی لە بەڕێز پاڤڵەکەین کاقوباتەکەین لە سەرکردایەتەکانمانەکەین کە نەیان هێشت ئەم دەنگدانە تەجیل بێ دوای ئەو هەموو هیلاک و ماندووبوونە چونکە ترسان لێمان لەم شارە لە دەنگی ژنان شەترسن لە دەنگی پیاوان شەترسن لە دەنگی یەکێتی نیشتیمان شەترسن یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە چەند بەهێز و بەقوتە هەموو نەتەوەکان لێ ترسن کە ئێمە زۆرترین دەنگدێنین لەبەر ئەو ویستیان تەجیلیکەن بەڵام لەخوا بە زیاد بێ ئێمە لەسەر حەقین هەموو کاتێ خی گەورە لە پشتمانە کە تەجیل نەکرا بەڵام ئیلێرۆ ئاماژە بە شتێترە دەم کە ژنان داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن بە تایبەتی لە توندوتیژی کاتێ توندوتیژی بەرامبەریان نەکرێ سەرکوت نەبن بێدەنگ نەبن هەموو کاتێ بە شێوەیە لە شێوەکان نەوەکو شێوەیەکی توندوتیژی بە توندوتیژی بەرامبەری بکرێتەوە یان ئەها ناخۆشی بە ناخۆشی ئەتوانن بە سەلاری بە سنجینی دەنگیان بگاتە ئێمە دەنگیان بگاتە دیمەرخان ئێمە دوو ئیشی جیاوازەکەین بەڵام جوتە خوشکین ئێمە وەکو ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزیشان وەکو ڕێکخراوەکان دەنگیان گەیشتونە پێمان و چارەسەری زۆرشمان کردو بۆ نمونە ئەگە خۆمان کێشێکمان پێ چارەسەر نەکرێت ئەوە منەظەماتی تر هەیە دەستخۆشی لێرەوە لە مرکزی ئەمەلەکەم منەظەمی ئەمەل زۆر هاوکارمانن کاتێکی سێک دێتە لامان ئێمە دەسەڵاتی ئەومان نییە تەحویلی شورتی مجتەمەعیەکەن ئەچنە سەر کەیسەکە چارەسەری کێشەکانەکەن نایەڵن ژنانمان بکوژرێ ئەمە زۆر گرنگە ئێستا لەم حاڵەتین کە ئێمە وشارەوە بووینە ژن ناکوژرێ لەم شارە ئەگەینە سەری و شەڵتەرمان هەیە بەداخەوەمە چەند جارێک داوامان کردووە هیوای ئەوەم کە لە پلانی ژنانی ئەنجومەنی پارێزگامان بە تایبەتی لە سلستەکەی خۆمان یەکەم پلانیان ئەو بێ کە شەڵتەرێکمان بۆ بکەنەوە لە شاری کەرکوو چونکە ئێمە کە کەیسەکە ئەگاتە حاڵەتی کوشتن و توندوتیژێکی زۆر قورس ئەبێت هانا بەرین بۆ ڕێکخراوەکان کە ئەو ژنە ئەو کچە ئەو مناڵە جاروەهەیە عمری 18 ساڵی تێپەڕ نەکردووە بگەێنە سلێمانی بۆ شەڵتەرەکە تۆزێ قورسە حاڵەتی کوشتن ڕوو ئەدایان تهدیدی منەظەمەکە و ئەو کەسانی کە ئیگەێنە سلێمانی یعنی لە ژیانی لە خەتەرە تا ئەو کچاگەێن نسلێمانی هەتا کە سوکارەکەی ئەو کچەیان ئەو ژنیان ئەو مرۆڤەکە هەتا هاد ئەبنەوە شتەکە تێگەن اینجا قرارە دەن کە عنی پیان غەدر بووە کە ئەمە کە بکوژرایە زۆر تاوانێکی گەورە بووە هەتا تیانەگەیەنی بەڵام ئێمە ئەو شەڵتەرەمان زۆر پێویستە هیوادارم کە لە ئەنجومەنی پارێزگا ئەو خوشکانم کە دەرەچن لەوێ پلانێکیان هەبێ بۆ شەڵتەر بۆ توندوتیژی بۆ وشیاری ژن چونکە ئێمە شارێکی دەوڵەمەندین بودجەیەکی زۆر هەیە ئیمساڵ بەڵام بەداخەوە یعنی ژنان لی بێبەش بووە بەڵام هەموو کاتێ ئێمە داکۆکیمان لەو مافە کردووە
مامۆستا سروە هەر لە شوێنی خۆمە پرسیارێکی ئەوەت لێ بکەم دەرگای گفتوگۆی بابەتی تونند و تێژیت کردەوە کەیسی بەڵێ. تونند و تێژی هاوبەرامبەر بە هۆشیاری ئافرەتان هێشتا ئەو کەیسە چۆن مامەڵی لەگەڵەکرێ لە زۆرینەیە بێگومان بابەتێکە بنەبڕکردن ناکرێ بنەبڕ ناکرێ بەڵام ئەتوانن ڕێژەکەی کەم بکەنەوە بە ئاگدارکردنەوە بەستنی کۆڕ و سیمینار لە تونند و تێژێ مەدانەکان هەتا بگاتە بە تونند و تیژە کۆمەڵایەتەکان ئێستا هاوبەرامبەر ئەوەی کە لە مەدان ناکرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان تونند و تیژی و هەڕەشە و کۆمەڵە بابەتی ترکە بەسەر ژنانادێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیساناکەن تەمەنەکان لەکوێوە بۆ کێ دەست پێەکەن کە لەم بابەتە سەر هەڵەدا بەڵێ تونند و تیژی بابەتی زۆرە ئەنواعسی جۆرە جۆرشی زۆرە ئێمە کە لە دەرەوەین پۆستی حکومی حزبیمانەیە تونند و تیژی بەرامبەرمانەکرێ بۆ نمونە کەسێکی نەخۆش کەسێکی کە خۆی ناتوانێت هیچ شتێ دەسەڵاتی نییە ئەڕوا فەیسبوکێک کاتەوە لەسەر هەمومانە نووسێ کەس بێبەش ناکە یعنی شتی وا ئەنووسێت ینی سەیرت دێ ئەڵێ ئەم کەسە نەخۆشە بەڵام نایزانی بکە بگەی پێێت و عیلاجی نەفسی بۆ بکەیت بەڕاستی کەسی نەخۆش شتی خراپە نووسێ کەسی نەخۆش تونند و تیژی ئەکا بەڵام ژنەکانش کە تونند و تیژی بەرامبەریانەکەن جاروایە زۆر بێدەسەڵاتن ئەگە بە وشەیەکش بێ دیفاع لە خۆیان ناکەن ئەتوانن ئەو کەیسە لە ماڵەکەی خۆیان جارش وایە ژنش تونند و تیژە بەرامبەر پیاوەکەی بەرامبەر مناڵەکەی ئەوش ئەگەڕێتەوە سەر کەسایەتیەکەی سەر ئەوەی کە کەسایەتی مرۆڤ لە 5 ساڵی یەکەم وەکو فرۆید ئاماژەی پێکراوەکو من کە دەروونناسیەکەم کە 5 ساڵی یەکەم کە تۆ چیت بەرامبەر بکرێ وەکو داخلەیەک وەکو کتێبێک گوای هەمووی خەزنەکەی دوای هەمووی لای خۆت دانی لە دوای ئەوەی کە گەورە بوویت بە تایبەتی 18 ساڵ لە عقلی باڵتنی پێڵەن هەمووی خەزنە ناتوانانی کە تونند و تیژی بەرامبەرت کراوە کە لێدانت خواردووە ئاسارەکەی هەمووی لە جار یعنی لە مێشکت ماوە ئەو کاتە دوو زلەیان دوو شەقت لێدنەوە جۆ ینی ئەڕوا ئاسارەکەی بەڵام لە نەفسیەتت خەزنە بێ هەر کەسێک کە تونند و تیژی بەرامبەری کرا ئەکرێ خۆی چاکە بەڵام ناکرێت تۆ زەهرەکەی لەش خۆت بە بەرامبەرەکەت بڕژێنی ئەگە پیاوە بەرامبەر ژن ئەگە ژنە بەرامبەر پیاو یا ئێمە دایچین مامۆستاین ئەم کۆمەلگایە لەسەر ژن وەستاوە ئەگەر بێت و ژن بە تەندروست دەروون بێ دەرونی تەندروست بێ مناڵەکەی بە جوانی پەروەردە بکە ئەوە ئێمە چاوەڕوانێکی کۆمەلگایەکی تەندەروست دەرونین کۆمەلگا لە چی پێک دێ لە خێزانی گەورە کەواتە دوای لە خێزانی بچووک ئەم جاگەڕینە سەر تاک ئەگە ئێمە تاکمان دەرونی تەندروست بێ ئەوە هیچ کەسێ ناتوانێت معاملەیەکی تونند و تیژی بەرامبەری بکە ئەتوانێت بەرگری لە خۆی بکە دیفاع لە خۆی بکە بەڵام ئەگە تۆ تەندروستت دەرون ینی دەرونی تەندروست نەبوو ناتوانانی دیفاعش لە خۆتکەی هەموو کاتێ ئەترسی هەموو کاتێ هەستەکەی کە تۆ لە خەڵک کەمتری ئەو حەسادە دوو حەقدە دایم لە دڵتا کەسێ بدینی سەرکەوێت سەر بکەوێت ناتوانانی هەست بکەی کە بڵێ من باوەکو ئەو بکەم لاسایی بکەمەوە بزانم ئەو هەم ئەڵێ 1000 هەنگاو لە هەنگاوێکە دەست پێکە دە تۆش دەست پێ بکە لە هەنگاوێ دوانسییان ئەکیید لە هەنگاوی دووەم و سێم شکست دێنی بەرەوابی بەڵام خۆ قاچت ناشکێ سەرکە وردەوردە بەڵام ئێمە هەستاوین ئەو کەسی کە سەرکەوێ یەک ڕاست فەیسبووکێ دانم و ڕۆمت قسەی ناشرینی لەسرە نووسم و لەبەر ئەوەی ئەو زەهری جیان خۆم تۆزیەکەم کەمە بۆ ماوەیە ئەگەر ئەبینن ئەم تۆڕە کۆمەڵایەتیان لەسەر یەکێکە نووسن سەرکەوتووە قەت بینیوتانەیە لەسەر یەکێ بنووسن کە سەرکەوتونیە یا ژنێکی ماڵی داماوە تاوەرە لێدا نەخوات و یان هاتون و تیژی بەرامبەرەکرێت ئەڵەنە ئەوە سەرکوت بێتەوە حقم نییە بەسەرەوە بەڵام ئەو کەسی سەرکەوتووە بە من خۆم سەر نەکەوتمە بە ئەوش بخەم بەڵام ئەگەر کەسێک تەندروست دەروون بێ بە تۆڕی کۆمەڵایەتی بە قسەی ناخۆش بە عکسەوە بە قۆتە بێ بەهێزە بێ پێ ئەڵێ من دیارە سەرکەوتومە بۆیە ئەم هەموو قسە ناشرین و ناخۆشە بەرامبەرمەکەن ئەو زەهری جیانی خۆیە دەرێکە و لە شخصیەتی خۆیش کەمە بێتەوە وخۆی گەورەش پێی خۆش نییە کەس قسە بە کەسکە و حەقی کەس لەسەر کەس نایاڵە کاتەکەتانی زۆر دەستخۆش بێگومان هەموو ئەو زانیاریانە گرنگە و پێویستەکەەوە باس بکرێت دیمان خانەگە من کۆسا پرسیار لە بەڕستان بکەم تاکو چەند کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگاکانەوە بوونی ژمارێکی باش لە نوێنەرانی کورد بە تایبەت خانمان لە
نێو ئەم ئەنجومەن ئەتوانێت کۆمەڵ لە کێشە و گرفتەکانی ژنان چارەسەر کاتوە گرنگترین یارهەکو مامۆستا سروش ئاماژەی پێکرێوی شێڵتەرەکەی کە ساڵانێکی زۆرە ئێوە ینی هەوڵ ئەدەنکەوە ئەم شێڵتەرا دروست بکرێت لە شاری کەرکووک کەوا کۆمەڵی کێشە و گرفتان ڕوبەڕۆ بێتەوە کە هەندێک جار بیستومەکە ژنان ئەنێرن بۆ شێڵتەری شارەکانی تر هەر بۆیە تاکو چەند ئەتواندرێت بۆ نمونە شەڵتەر بنیاد بنرێت یاخۆت کۆمەڵێک پرۆژە و مەشروعی ترکەوە ئێوە داتان ناوە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەنجام بدرێت. بەتەکیید ئەوە ئامانجی ئێمەیە کە ئەگەر ئێمە هەتا دەسەڵاتمان هەبێ هەتا کەسمان لە پۆستە گرنگەکان و پۆستی حکومیە هەبێ خواستەکان و داواکاریەکانی ئێمە لە کاتی خۆیان جێبەجێ ئەبێ دیارە تا ئێستا لە لای خەڵک دووشت هەیە گیان ناکرێتەوە بۆ نمونە هەندێک جار خەڵک کە داوایەک لە ئێماکە یان کە ڕوو لە ئێماکە بە ڕۆحی ئەوە بە زمانی ئەوە دێ کە ئێمە بۆ هیچمان بۆ نەکردووە نازانێ کاتێک کە ڕێکخراو دروست ئەبێ ڕێکخراو بۆچی دروستە بێ ڕێکخراو بۆ ئەوە دروستە بێت چاودێر بێ بەسەر دەسەڵات و لایەنە سیاسیەکانە بەسەر حکومەتە ئەگەر ئەو خواستەی میلەت هەیەی ڕەنگە میلەت وەک پێویست نەیگەێنێتە شوێنی خۆی و دەسەڵات و حکومەت داواکارێکی جێبەجێ بێ ئەو کاتە دێ ڕوبەڕووی ڕێکخراوێکاتەوە ڕێکخراوەکان هەموو خواست و ئامانجی خەڵکەکە کۆ ئەکاتەوە ئەیکاتە یاداشتێک و ئەیدا بە حکومت بۆ ئەوی جێبەجێ بکرێ یان بە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یان بە نووسینی بڵین چۆنەڵی یاداشتێک چەند خاڵێک کەوا گرفتی کۆمەلگاکەیەتی ئەیداتە دەسەڵات و حکومت بۆی جێبەجێ بکرێ ئەمە ئیشی ڕێکخراوەکانە کە ئێمە فشاری جێبەجێکردنی داواکاریەکانی هاوڵاتیان بین لە حکومت کە بۆیان جێبەجێ ببێ ئێمە هەموو کاتێک کە ئیشمان کردووە لە لایەکی کە کاتێک کە پرۆسی هەڵبژاردن دێتە پێشەوە کە ئێمە وەکو ڕێکخراو هەموو ئیشی خۆمان تەرخان ئەەکەین بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە کە هەیە بۆ نمونە وەکو پرۆسی پەرلەمانە وەکو پرۆسی ئەنجومەنی پارێزگایە و ئەمانە وەکو مامۆستا سروش باسی کرد ئێمە ئێستا ئەم ئیشەی ئێستا لە کەرکووکە ئەکرێ بۆ سەرکەوتنی کورد لە ناو پارێزگای کەرکووکە بۆ ئەوەی خواستەکان و داواکاریەکانی کورد جێبەجێ ببێ ئەوەیە جیاوازی لە هەندێک پرۆسە و لە هەندێک هەڵبژارنەتە ئەمە با ڕوون بێ لای خەڵکی ئێستا ئێمە وەکو کوردێک هەنگاومان ناوە وەکو کوردێک ئەجەنگین وەکو کوردێک خەبات دەگەین بۆ دەستکەوتێک کە بەدەستی بێنین دەستکەوتێکیشمان ئەوەیە کەوا کورد بچێتە ئەو شوێنە وەکو مامۆستا سروش باسی کرد ئێمە ناڵێت تەنها ئێمە بین ئەمە شارێکی فرەنەتەوەیە پێویستی بە پێکەوە ژیانە پێویستی بە پێکەوەیە هەر لە دوای ڕاپەڕین لە دوای ئازادی عێراقشەوە ئەو ئەنجومەنە وا پێکات بوو هەموو نەتەوەکانی تیا بوو هەموو لستەکانیشی تیا بوو پێکەوە ئیشمانە کرد ئەگەر ئێمە کورد بچێتە ئەو پرۆسەیەوە هەموو خواستەکانی ئێمە ئەو کاتە ئەتوانین بە تەلەفۆنێک بە چوونمان بۆ پارێزگا بۆ ئەنجومەن ئیشەکانمان جێبەجێ بێ بەڵام ئێستا ئەگەر بێت و وەکو حالی حاضر ئەمانەوێ ئیشێک بکەین ڕێپێوانێک بکەین وەکو ڕێکخراوەکانی کەرکووک وەکو ژنانی کەرکووک ناڵێم وەکو یەکێتی ژنان و وەکو ژنانی مەڵبەتدا کاتێک کە هێتە سەر مەسەلەی کێشەیەک یان گرفتێ لە شارەکەیە تەنها گرفتی یەکێتی ژنان و تەنها گرفتی ژنانی مەڵبەت نییە تەنها گرفتی یەکێتی نییە گرفتێکە لە کەرکووکە هەیە ئەبێ چارەسەر بکرێ بۆ نمونە دابینکردنی شەڵتەرێک لە شاری کەرکووکە وەک ئەوە نەخۆشخانەیەکی گەورە دابنی نەخۆشخانەیەکی چوارسە قەرەوێڵەی دابنی ئەمەنە گرنگ و گرنگی خۆی هەیە ئەگەر ئێستا باسی شەڵتەرە بکەین لەوانەیە خەڵک پێمان بڵێ ئەهەڵا مامۆستا سروش و دیمەنخان ڕێخۆشکەرن بۆ ئەوەی کە کچەکان و ژنەکانمان هەڵبێن نەخێر خەڵکمان هەیە هەڵهاتووە خەڵکمان هەیە لە ناحەق کوژراوە خەڵکمان هەیە لە ناحەق هەڕەشەی لێ کراوە بەڵام کاتێک کە هاتوۆتە لای ئێمە هاتوۆتە شوێنی مەبەست وەزعەکە هادئ بووەتەوە ئەسڵن کە سوکارەکە یان ئەو کەسەی کە هەڕەشە لە کەسەکە کردووە پەشیمان بووەتەوە بۆ ئەم کاری کردووە بەس نییە نەگەیشتوەتە ئەوەی کە بیکوژێ و لە خۆڕایی و لە هیچ و پوچی خۆڕایی با ئەوەشتان بیر خەمەوە لای هەموو کەسیش ڕوون بێ کاتێک کە کەسێکیش کوژراوە لەو حاڵەتە ئەزانن لەوە دووە کە تەحقیق کراوە کەسەکە بێتاوان بووە باشە ئەگەر ئێمە زمانی دیالۆگمان هەبێ و قسەکردنمان هەبێ و لە یەک تێگەیشتنمان هەبێ ئەزانی کۆمەڵگاکەمان دوورە بێ لە تونند و تیژی بەڵام ئێمە فێری ئەوە نەبووین گوێ لە یەکتری بگرین یان فێری ئەوە نەبووین پێی شەرم بێ ڕەنگە بڵێ جا ڕێکخراوێک چێ ژنێک دانیشتەوە کچەکە وایە بچم گوێ لێ بگرم نەخێر ئەو ڕێکخراوە ئەزمموی هەیە ئەو ڕێکخراوە کاری کردووە ئەو ڕێکخراوە ئەزانێت چۆن کار بکە ئەو ڕێکخراوە بە تەنها خۆی قەرار نایە لەگەڵ حاکمان قەرارەیە لەگەڵ زانایانی ئاینیە قەرارەیە لەگەڵ لایانی پەیوەندیدارە قەرارەیە بۆ ئەوەی کە شتێک بکە ئەگەر شتێک لە توانای خۆیان نەبێ بالای ئەو خەڵکە ڕوون بێ با ئەو ڕێکخراوی کە دروست بۆ بە ڕێکخراوی خۆی بزانێ با کچەکەی یا کوڕەکەی تەخەڕوجی کردووە با بینێرێ لەویا پێ بگا با فێری ئەوە بێت چۆن ئیش بکە ئەگەر لە شوێنێکە گێچەڵیان پێکرد هەڕەشەیەکیان لێ کرد با بزانێت چۆن دیفاع لە خۆی بکە
هەندێک جار ئەو هەڕەشانەی کە لێمان ئەکرێ هەڕەشەی حەسادەتە وەکو مامەساسربە باسی کردووە هەڕەشەی ئەوە نی ئێمە دوژمنی یەکتری بین بەڵام کەسانێکی پێی ناخۆشە دیمەن لەم تەلەڤیزیۆنەوە قساکڵێ وڵات تەلەڤیزیۆن بوو بە ماڵی ئەو وڵاتی هەر ئەو بانکە نەخێر من حەزەکەم ژن قسە بکە نەک من قسە بکەم من ئەوە نم قسە کردو و ئەیزانم چی بکەم لە ڕێکخراوەکەی خۆمە بەڵام من پێم خۆشە بۆ ئەم یادیەکێتیە ژنانی ماڵەوە بێن قسە بکەن ژنانی شۆڕژگێر بێن قسە بکەن دایکە شەهید بێ قسە بکە ژنە شەهید بێ قسە بکە ژنە پێشمەرگە بێ قسە بکە چۆن ئەوەی کە هەیەی ئەزانی یەک شتێکی کە هەیە با من لێرە ئەوتان پێ بڵێم ئەگەر خۆ دەست نەتزێ بە تاوەکەیە یان بە ئاگرەکەیە نازانی دەلالت لەو خواستی خۆت بکەی کە ئەتەوێ من پێش ئەوەی وەکو شخصی خۆم پێش ئەوەی ئەنفال بکرێ ماڵی باوکم سوتاوە چەند جار باوکم ماڵی جوانی کردو و وێران بووە بۆیە تا ئێستا من ڕقم لە حیزبی بەعسا دوای ئەوە من ئەنفال کراوم کێ منی ئەنفال کرد حیزبی بەعس منی ئەنفال کرد من جینۆساید و کیمیاباران کرام چێ کردی حیزبی بەعس کردی دوژمنەکەم کردی دوای ئەوە من لەم کەرکووکە لەم شاری کەرکووکە هاتن تەرحیلیان کردم مناڵێکی کۆرپەم هەبوو بە پەلە لە لالکەکە دەریان کردم پەلکێشی مرکزیان کردم کە عارەبیم نەئازانی ئەمانم قەت بیر ناچێتەوە ئێستش کاتی ئەمێ لە کەرکووکا بژیم هەروە ئەزانم حیزبی بەعسیە تەرحیل مەکاو ئەم گرێ و ئەم بە بڵێن چۆن ئەڵێ تند و تیژیم بەرامبەر ئەکرێ من قەت ئەوانم بیر ناچێتەوە ئەبێ کوردیش ئەوەی بیر نەچێتەوە کە جارێکی کە ئەنفال نەکرێ جارێکی کە کیمیاباران نەکرێ جارێکی کە تەرحیل نەکرێ لە شاری کەرکووکە من کورد یعنی کەرکووک بۆ لە ئەم کەرکووکە یعنی بۆ منیتیانە بم بۆ من تەسعیتیا بم بۆ من تەرحیلیتیا بکرێم لەبەر ئەوەی کە کوردم ئەی بۆ ئێستا نەیەم بەشی خۆم وەرگرم ئەی بۆ ئێستا نەیەم تەسعی بۆ بە مخەباتی تیا بکەم ئێمە وەکو کورد وەکو یەکێتی پێشنگایەتی ئەەکەین سووریشین لەسەر شۆڕش و خەباتی خۆمان بە ئاشتی و بە ئاشتیانە وەکو دایکێک ئەمانەوێ جارێکی کە کورد بخەینەوە ژێر سۆزی کوردایەتی خۆمان بە ساحێبی کەرکووک بزانین حەقی خۆشمان کە منیش حەقم هەبێ لە کەرکووکە ئەڵێ کوردی هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی ئەمە بەشێکە یعنی بەشێکە لەو بەشەی کە ئەڵێ یعنی بەشێکە لەو بەشەی کوردستان کە ئەڵێ ئەمە حەقی خۆمانە ئیشی تیا بکەین حەقی خۆشمانە بە تایبەتی کورد لە ئەنجومەنی پارێزگابێ و بە تایبەتی ژنیش لەوێ بێ لەبەر ئەوەی ئەو خواست و داواکاریانەی ژنان کە هەمانە وەکو ڕێکخراوەکانی ژنان حەزەکەم سێ کاندیدی ژن لەو پۆستەیە بێ بۆ ئەوەی کەوا من ئارامتر بم لە ڕێکخراوەکەی خۆمە ئەرکم کەم بێتەوە ئێمە ئیش لەسەر ئەوە ئەەکەین دەسەڵاتمان کە ئەڵێن کاتێ ئیش بۆ ژن ئەەکەین ژن دەسەڵاتی هەبێ لەبەرەوەی ئەوەی کە ئەمانەوێ داوا لە ڕگەزی بەرامبەری خۆمان بکەین بۆی ئەو دەسەڵاتە لەسەر شانی ئێمە کەم کاتەوە ئەو بێتە لایانی جێبەجێکات دەست خۆش زۆر سپاس بۆ دیمەن خان لێ پرسراوێکێتی ژنانی کوردستان لەقی کەرکووک هەروەها مامۆستا سروە لێ پرسراوی بەشی ژنانی مەڵبەندی دوی کەرکووک سپاس بە ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە دەستان سپاس بە میوانداریتان بەڵێ بەڕێزان ناوبڕێکی کورتووە گەڕینەوە لاتان بڕگە بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەی